عزیزان خۆشەویستان سڵاوتان لێبێت و ئەم کاتتان باش بێت هەمیشاکردنەوەی ناوەندەکانی تایبەت بە کتێبخانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە لەبەر ئەوەی قەڵەمی زۆرێک لە نووسرە دیارەکان لە نێو کتێبخانەکانە ڕەنگی داوەتەوە لە هەمان کاتە وا لە خوێنەری کتێب ئەکات هەمیشە کتێب کاتە هاوڕێی تەمەنی و لە هەمان کاتە کللتوری خوێندنەوەش زیاتر و زیاتر بێت بۆ ئەمە بەستە ئێمە لە ناوەندی وەرزش و لاوانی گۆیژین بە خۆشحاڵیەوە لەم بەشا کتێبخانەی خات و گەلاوێش کراوەتەوە لەلایەن ناوەندی وەرزش و لاوانی گۆیژە قسە و باسی زیاتر لەسەر گرنگی و تایبەتمەندی ئەم کتێبخانە ئاکەین سێ میوانی عزیز و خۆشەویست لەم بەشی بەرنامە لەگەڵمان نابێت بە خۆشحاڵیەوە خات و هەتاو ئیبراهیم ئەحمەد هەندێک گفتوگوی لەسەر لەگەڵاکەین تایبەت باکردنەوەی کتێبخانەکە و گرنگی و تایبەتمەندی کتێبخانەکە خات و هەتاوگیان ئەگەر ئەرک کێشی سپاس و ئامادەبوونت بە خێرهاتی خۆشحاڵین زۆر سپاس دەکەم هەر بە لەوە دەست پێ بکەین هەمیشە کردنەوەی ناوەندەکانی تایبەت بە کتێبخانە گرنگی و تایبەتمەندی خۆی هەیە کردنەوەی کتێبخانەی خات و گەلاوێش لە نێو ناوەندێکی دیارە قسەی ئێوە چییە لەسەر کردنەوەی ئەم کتێبخانە تایبەت وڵاهی زۆر پێ خۆشحاڵم کە کتێبخانەیە کراوەتەوە بە ناوی دایکم و کتێبی دایکمی لێیە هیوادارم سەرکەوتوو بن و کتێبی زۆر زیاتریان بۆ بێت و خوێنەریشمان زۆر بێت ئەوەی کە ئێستا لە پشتی بەڕێستەوەیە پێم خۆشە کتێبەکەی خات و گەلاوێش نووسەر وەرگەر با بەدەستی بەڕێستەوە بێت ئەگەر ئەرک کێشی دەست خۆش بێت زۆر خۆشحاڵین بەوەی کە قەڵەمە دیارەکەی نووسەر و وەرگێر خات و گەلاوێش لێرە لەنێو ئەم کتێبخانەیە بەردەستە تا چەندە پەیامت هەیە بۆ خوێنەران کە زیاتر گرنگی بن بە نووسەر و قەڵەمە دیارەکە بەڕاستی خوێندنەوە و نووسینیش شتێکی زۆر گرنگە مێشک دەکاتەوە کە ئەخوێنی بەڕاستی شت فێرەبی کە نایزانی شتی تازە فێرەبی و هیوادارم خوێنەرمان زۆر بێت بگەڕێنەوە بۆ زەمانی پێش ئێستا کە خەڵک زۆر زیاتر ئەی خوێندەوە سپاس خات و هەتاوگیان هیچ پەیامێکی کۆتاییت ماوە بۆ ئێمە و بۆ بینەرانی ڕۆژێکی نوێ بخیتەڕۆ وڵاهی هەر سەرکەوتوو بێ ڕۆژێکی نوێ و کورساتیش و هەمیشە ئازیزن زۆر سپاس ئازیزم بە خێراتی زۆر خۆشحاڵ بین زۆر سپاس بۆ ئەم میوانەمان لە بەشی بەرنامە خات و هەتاو ئیبراهیم ئەحمەد کە بە خۆشحاڵیەوە هەندێک زانیاری تایبەتی دەربارەی ئەم کتێبخانەیە لە نێو ناوەندێکی دیاری شارە بۆ ئێمە بۆ بینەرانی قسەڕوو جا ئیسا پێمان خۆشە دکتۆر ژین و عەبدوڵڵا کە بەڕێزیان لە بۆردی وێبسایتی خات و گەلاوێش ئەگەر بەڕێزیشان ئەرک کێشن دکتۆرگیان بفەرمیتە لای ئێمە سڵاوت لێ بێت ئەم کاتت باش بێت هەر با سەرەتا لەوە دەست پێ بکەم هەمیشە خات و گەلاوێش نووسەر و وەرگێڕێکی دیاری کورد پێمان بڵێ قسەی ئێوە چییە لەسەر ئەوەی کە ئەم کتێبخانە تایبەتە کراوەتەوە زۆرێک لە کتێبخانە با بڵێن لە کتێبەکانی خات و گەلاوێش لێرە با بڵێن کۆکراوەتەوە لەگەڵ بەرهەمی زۆرێک لە نووسەرە دیارەکانی دیکەش بەڵێ ئێمە پێشەوەی ئەم ناوەندە ناوەندی ڕۆشنبیری لاوانی گۆیژە لەگەڵ بەڕێوەبەرەکەی قسەمان کرد گەنجانێکی زۆر ڕویانتیەکە ئەمە گەنجانی کاری هونەریەکە وەرزشیەکە بەڵام وتی پێویستێکی زۆرمان بە کتێبخانەیە دوای ئاگادارکردنەوەی خات و گەلاوێش بێجگە لە پێشکەشکردنی کۆبەرهەمەکانی خۆی زیاتر لە 100 ناونیشان بە بوارە جوار بۆ جۆرەکانی مێژووی کللتوری فەرهەنگی ئەدەبی ئەوانی پێشکەشکردن خات و گەلاوێش خۆی خاوەنی 27 بەرهەمە لە بوارەکانی ڕۆمان چیرۆک کورتە چیرۆک بوارەکانی تریش بۆیە ئەم بەرهەمانەمان پێشکەش کرد و ئاستی کەسانەمان زانی کە زیاتر گەنجان و مێربنداڵانن بۆیە بەرهەمەکانمان پێشکەشکردن لە کورتە چیرۆک و ڕۆمان و ئەو بوارانێتی کە پێویستیان پێێتی کەواتە لە پاڵ ئەوەی کە کتێبەکانی نووسەر و وەرگێڕ خات و گەلاوێش لێرە لە نێو ئەم کتێبخانەیە تەواوی کتێبەکانی دیکەش لە بوارە جیاجیەکانە بەردەستە بۆی هەر کەسێک ویستی سەردانی ئەم ناوەندە تایبەتە بکات و خوێنەری کتێب بێت بەڵێ ئەم کتێبخانەی خۆی کتێبخانەکە بەڕاستی هاوکاریمان کردو لە لۆجستیشەوە بەڕاستی کتێبخانەکە وەکو پێویست نەبوو ئێمە فراوانترمان کردوە دەوامی شەبین لە پێشکردنی کتێب هەستمانکەی گەنجانێکی زۆر ڕووتیەکەن بۆیە هەوڵمان نا ئێمە شاوکاری گەنجەکان کەین لە بوارەکانی کللتوری فەرهەنگی وەکو ئاماژەشم پێکرێ زیاتر گەنجان لەم ناوچێ داوایان کە ئێمە حەزمان لە بواری ڕۆمان و کورتە چیرۆکە کە ئێستا خوێنەرێکی زۆری هەیە ئێمە بە خۆشحاڵی هەموو بوارەکانیان بۆ دابینەکەین بێجگە لە پێشکەشکردنی بەرهەمەکانی خۆی و گەلاوێشخانیش بەرهەمەکانی بە زمانێکی سادەیە خوێنەرێکی زۆری هەیە
دکتۆر ژینۆ سپاس بۆ وتەکانە بە خێراتی زۆر سپاس دەکەم هەڵبەت ئەوەی کە لێرەیە ئەیبینن قەڵەمی زۆرێک لە نووسرە دیارەکانی کورد لە بوارە جیاجیەکانە لە نێو کتێبخانەی خەت و گەلاوێش نووسەر و وەرگێڕی دیاری کورد لێرە کۆکراوەتەوە بۆی هەر کەسێک خوێنەری کتێبە ئەتوانێت سەردانی ناوەندی وەرزش و لاوانی گۆیژە بکات تەواوی ئەو بوارە جیاجیانەی کە خۆی مەبەستێتی لە بواری وەرزشی هونەری کللتوری ڕۆشنبیری سیاست و لە هەمان کاتە بەرهەمەکانی یاخود نووسینە تایبەتەکانی خەت و گەلاوێژیش لێرە بەردەستە بۆ ئەوەی هێندەی تر خوێندنەوە کەینا کللتور و زیاتر گرنگی و باخی زیاتری پێبین یەکێکی تر لەو میوانانە لەگەڵمانایە بە خۆشحاڵیەوە کاک عەبدولنەجم کابڕێزیان لێپرسراوی ناوەندی وەرزش و لاوانی گۆیژە بە خۆشحاڵی و پێمان خۆشە وتی بەڕێزی شانوەرگرین کاک عەبدول لەگەڵ بەڕێزت فەرموویت سڵاو لێبێت تۆم کاتت باش بێت بەڕێزانوکو لێپرسراوی ناوەندی وەرزش و لاوانی گۆیژە پێمان بڵێ چۆن بۆ بیرتان کردەوە کتێبخانەی خەت و گەلاوێش نووسەر و وەرگێڕی دیار لە نێو ناوەندەکە بکەنەوە دەستان خۆش بۆ زۆر بەخێر بێنەرێکتان کێشە بەڕاستی لە سنووری ناوەندەکەی ئێمە وەرچ و لاوانی گۆیژە ئەسمان بەبوونی بۆ شایە کرد کە نەبوونی کتێبخانەیەکە لەم سنوورە ئێمە ئەو کاتانی کە پشووەکەین و زۆرترین گەنجان و لاوان ڕۆمانتیەکەن ڕاستی ئەوانی ژەستیان بە بۆشایی کرد و داوی کتێبخانەیەکیان لێکردین بۆ بیرمان لەوە کردەوە ئەم دایرەیە ئەم ناوەندەی ئێمە کتێبی نییە یام سنوورە کتێبخانەی نییە بۆی ئەستان بیرمان کردەوە کە ئەم کتێبخانە خەنجیلێ دروست بکەین بە هاوکاری وەبسایتی خەت و گەلاوێژ لەنێو کتێبخانەکەشمانەوەکو دەبینن ڕاستە ژماری کتێبەکانمان زۆر نین بەڵام سەرەتا ئامانجمان بوو کە بەیانی بکەین کە کتێبخانەیەکمان هەیە داواکەین لێرەوە لە ڕێگەی ئێوە داواکەین لە هەموو ئازیزانی کە خاوەن کتێبێکی زۆرن کتێبەکانیان لە ماڵەوەیە بێنن پێشکەشمانی بکەن تا ئێمەش پێشکەشی و گەنجانەی بکەن سوودی لێ بدەین زیاد لە سەدان خوێنکاری زانکۆ پەیمانگە پێویستی بەسەرچاوەیە بۆ نووسێنی باسووریە کۆڵێنەوەکانیان یان بۆ راپۆرتەکانیان لێرە لەم بارگرانیشدا دەبێت کری سوزانم هات و چۆ بە نبڕۆنە کتێبخانەکانی تر لە ناو شار بەڵام ئێرە بە حکمیەوەی لە گەڕێکی قڕگەیە ئەم کتێبخانەی بۆ ئەوان باشتر و داوای لە خوێنکاران شەکەینەوەی کە پێویستی بە کتێب و ڕووکاتە کتێبخانەکەمان و ئێمە لە خزمەتیان هابێت دەستیەوەتان نمونەتان زۆر بێت زۆر سپاس دەکەم هەڵبەت هەرسێ میوانەکەم لەم بەشەی بەرنامە ئاماژەیان بەوە کرد کە کردنەوەی کتێبخانەیەکی وەها تایبەت بە کتێبخانەی خەت و گەلاوێش واتە ناوەکی بەناوی کتێبخانەی خەت و گەلاوێش نووسەر و وەرگێڕی دیاری کورد لە نێو ناوەندێکی وەرزشی و لاوانی گۆیژە ئەمە بۆ خۆی قسەی زۆر هەڵئەگرێت لەبەرەوەی هەر کەسێک کە خوێنەری کتێبێت ئەتوانێت ڕاستەوخۆ بێتە ئێرە یاخود هەر کەسێک لە نێو ماڵەکەی خۆیان با بڵێن زۆرێک لە بوارە جیاجیەکانی کتێبی هەیە ئەتوانێت بیهێنێت بۆ ئەم ناوەندە بیبەخشێت بۆ ئەوەی زۆرێک لە کەسانی دیکە حانیان بات زیاتر خوێنەری کتێبن بۆ هیواین کتێب هەمیشە بکەینە هاوڕێی تەمەنمان کردنەوەی ئەم کتێبخانەیەش نمونەیەکی زیندووە بۆ هیواین کتێبخانەکان هێندەی تر زیاتر بێت بۆ ئەوەی بانکی زانیاریەکانمان لە ڕێگەی خوێندنەوەی کتێبەوە زیاتر و زیاتر بکەین هەمیشە شاد و ئارام